نوێبوونەوە لە کار و هەیکەل و پرۆژەکانی بووە دروشمی پلۆنیۆمی پاییزی 2018 ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ئەوەی لە دۆخی نالەبار و خراپی کەرتی پەروەردە ڕێکخراوەکە بە پلانێکی تۆکمە لەلایەک هاوکاری قوتابیان بێت و چارەسەری کێشەکانی پێ بکرێت و لەلایەکی دیکەوە ببێتە ماڵێکی گەورەتر بۆ پەناگای قوتابیان و گەورەتربوونی ڕێکخراوەکە بەپێی ئەرکی ڕاستەقینەی کە خزمەتە بە کەرتی پەروەردە و خودی قوتابیان و خوێندکاران بێجیاوازی. پلینیۆم دەسەڵاتی دیاری کراوە ئەی ناتوانێت هەندێک گۆڕانکاری کە بەڵام گۆڕانکاری جەوهەری لە ڕێکخراوە دەکەین ئەو گۆڕانکارانی کە ئیشوکاری ئێمە پێشەخەن ئیشوکاری ئێمە زیاتر بەرەو پێشەبرین پلان و کارنامەی کۆم خۆمان دابنین بۆ 4 ساڵی ئایندە هەروەها ئەو کێشە و قەیرانەی کە کەڵەکە بوون ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کە چینی قوتابیانیشی گرتەوە ئێمە بتوانین ئەو کێشە و گرفتانە چارەسەر بکەین و پلان و پرۆژە ئامادە بکەین چ بۆ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئاسی هەرێمی کوردستان. پلەنیۆمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە ئامادەبوونی 150 کادری باڵای ڕێکخراوەکە بەڕێوەچوو کە 6 گروپیان بۆ داڕشتنەوەی کاری ڕێکخراوەکە لە بەشەکانی پەروەردە، ڕاگەیاندن و پەیوەندیەکان، کاروباری خوشکان، کاروباری زانکۆ، پرۆژەکان، کاروباری ناوخۆی ڕێکخراوەکە پێکێنا و دەیان ڕاستپاردەیان ئاڕاستەی لیژنەی پلۆنیۆم کرد. کارمان کرد لەسەر نوێبوونەوە و چڕبوونەوەی کارەکانمان لەسەر ئەو پرۆژانەی کە لە ڕابردوومانە هەبوونە بۆ وێنە و پرۆژەی دۆستانی محەممەد و پرۆژەی ڕێگای زانکۆ و پرۆژەی بنەبڕکردنی دیاردە نامۆکان لە ناو زانکۆکان و لە ناو ناوەندەکانی خوێندن کارمان لەسەر ئەوە کرد کە سەرڕای ئەو پرۆژانە کۆمەڵی پرۆژەی ناوازەی زیاتر بینە خزمەتی قوتابیان و کار بکەین بۆ زیاتر خزمەتکردن و داکۆکیکردن لە مافەکانی قوتابیان و هەوڵدان بۆ پەروپێشچوونی کاروباری قوتابیان. ئەم ڕاستین بە سازدانی پلنیۆمی نوێبوونەوە بەمەبەستی زیاتر توێژینەوە لەسەر کێشەکانی ئەمڕۆی پەروەردە و هەروەها ئەو کێشانەی کە تازاتمتە بواری پەروەردەوە لە کوردستانە بۆی ئەو زروفەی کە ئێستا هەیە و هیوادارین ئەنجامی پلنیۆمەکە بێتە هۆی زیاتر بەرەو پێشوونی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و هەروەها زیاتر چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە ئێستاە بە تووشی توێژی قوتابیان ئەبێت. ڕێکخراوی قوتابیانی کوردستان توانیوێتی بە درێژایی تەمەنی ماڵێک بێت بۆ چارەسەری کێشە و گرفتی قوتابیان و بەرزنرخاندن و هاوکاریکردنی هەموو پێشکەوتنێکی خوێندکاران. بە چەندین پرۆژەی جیاوازیش پشتیوانی مادی و هاوکاری پێشکەوتنی قوتابیان بووە و لە چوارچێوەی نوێبوونەوەی پرۆژە و پلانی نوێ پلۆنیۆمی ساز کردووە بۆ ئەوەی بە گڕوتین و دیدێکی نوێ بۆ کاری پیشەی خۆی و خزمەت بە کەرتی پەروەردە بگەڕێتەوە ناوەندەکانی خوێندن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.